پێشوەچوونی تەکنۆلۆژیا بە تایبەت لە بواری سۆشیال میدیا وای کردووە کە ئێستا بەکارهێنانی مۆبایل لە بواری ڕاگەاندن ببێتە یەکێک لە ئەمرازەکان بۆ گاندن. بۆیە هەژار حەکیم عەزیز میدیاکار و ڕۆژنامەنووس لە مەراسمێکدا هەستا بە ناساندنی کتێبێک بە ناونیشانی مۆبایل جۆرنالیزم کە باس لە کاریگەرەکانی مۆبایل لە بواری ڕاگەاندن دەکات. دوایەوەی کە لە شەڕی پاندەمی کۆرۆنا ڕێستریکشن یان قەتەکە هاتوچۆ ڕاگەندرا مۆبایل بووە ئەمرازێکی سەرەکی لە ڕۆماڵی جەنگەکە لە دژی ڤایرۆسەکە. لە یەک کادا ڕۆژنامەنووس پێویست بوو کە ئیدیتەر بێ، ڤیدیۆگرافەر و وێنەگر بێ و هەروە لە هەمان کاتیشدا سێندەر و ڕسیڤەریش بێ بۆ ڕۆماڵی جەنگەکە. بۆیە لێرەدا جاری یەکەمە پەنجە دەخرێتە سەر ئەو بواری ڕاگەاندن لە کوردستان. مۆبایل جۆرنالیزم پێویستێکی زۆر گرنگە بۆ ڕۆژنامەنووسانی کە مۆبایل لە کاری ڕۆژنامەنووسیدا بەکاردێنن، بەڵام نابێەوەمان لەبیر بچێت کە سیتیزن جۆرنالیزم یان ڕۆژنامەوانی هاوڵاتێکی ئاسایی کە مۆبایل بۆ ڕۆماڵی ڕووداوێک بەکاردێنێ جیاوازە لەگەڵەوەی کە ڕۆژنامەنووسێکی ئاکادمی مۆبایل بۆ کاری ڕۆژنامەنی بەکاردێنێ و کتێبەکە لە 4 بەش پێکاتوە بە شێوەی مەیدانی و بە شێوەی نەزریش زۆر بەوردی بە شێوەیەکی ئاکادمی نووسراوە. هیوادارم ببیتە سەرچاوەیەکی گرنگ و بەسوود بۆ قوتابیانی بەشەکانی ڕاگەاندن لە کوردستان و ڕۆژنامەنووسان بەگشتی. پێویستە مۆبایل بۆ مەبەستێکی زۆر باش و بۆ مەبەستی وەرگرتنی زانیاری زیاتر بەکاردێت. ئێستا بۆ نمونە لەناو کۆمەڵگە ئێمە زۆر باوە هەر منداڵێکیان هەر کەسێک کاتێکە بەرەبەری پێگەشتنی بیت ڕاستەخۆ مۆبایلێکی دەدرێتە دەستی. بەڵام ئێستا باس لە لایەنە باشەکانیەکەین و کتێبێکی زۆر باشە سەبارەت بە بابەتە و کە هۆکارێکە بۆ دوورکەوتنەوە لە بەکارهێنانی مۆبایل لەو لایەنی خراپە. کارێکی باشی کردووە و هەنگاوێکی باشە بۆ ئەوەی کەوە زیاتر پرسی میدیا لە ئێستادا بەرفراوانتر بووە و بە تایبەتشکەوە هاوڵاتیان ئەمە خەڵک بەکارهێنەرانی تۆڕی کۆمەڵایەتی ئەوەندە پشت بە مۆبایل و تۆڕی کۆمەڵایەتی بەستن، ئەوەندە پشت بە تیڤی یان با بڵێن ڕۆژنامە نابەستێت. بۆ ینی گرنگە بەرچاوڕوونی و هەروەها شرۆڤەکردنی ئەم بابەتە بە شێوەیەکی گشتی کاری سەر بکرێت و پێم وایە هەنگاوێکی زۆر باشە، زۆر ئەرێنیە. وڵاوکردنەوەی کتابەکان و چاپکردنیان استیفادەی زۆری هەیە، لەبەر ئەوەی هەموو کۆمەلگا ئەتوانێت تا ڕادەیەکی باش لە زیان و کاریگەریان نارێنیەکانی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بەدوور بکەوێتەوە. ئەم ئیستیفادە لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی بەرەوپێشچوونی تاکە و زۆری هەیە.